ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێنی هاوکارماتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گواستنەوەی عوسمان ئیسماعیلی بۆ نەخۆشخانە و گەڕانەوەی بۆ زیندانی سەقز، مانگرتنی پەرستارانی ژووری نەشتەرگەری لە کرماشان، خۆکوژی 5 قوتابی لە ماوەی 50 ڕۆژدا لە ئاودانان، سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی سیاسی خەڵکی سنە لە تورکیا، کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران، پشتڕاستکردنەوەی حوکمی ئیعدامی موجاهد کورکور لە دیوانی باڵای وڵات، هەبوونی 7 ملیۆن نەخوێندەوار لە ئێران و ناڕەزایەتی خەڵکی غەزە دژ بە چەکدارانی حەماس. درێژەی هەواڵەکان. گواستنەوەی عوسمان ئیسماعیلی بۆ نەخۆشخانە و گەڕانەوەی بۆ زیندانی سەقز. بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی یەکشەممە 3 بەفرامبەر عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی سەقز بەهۆی تێکچوونی باری تەندروستی بۆ پزیشکی داد گوازرایەوە، بەڵام پاش مەعاینەی پزیشکی سەرەڕای خراپی دۆخی تەندروستی گەڕێنراوەتەوە بۆ زیندان. بەپێی ئەو زانیارانی لەلایەن کومیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی بەدەستمان گەیشتووە، پزیشکان بە مەئمورانی زیندان و عوسمان ئیسماعیلیان وتووە کە نەخۆشی فەتقی هەیە و ئەبێ بە زووترین کات لە نەخۆشخانە بەستەری و نەشتەرگەری بۆ بکرێت. وێڕای هەستیاربوونی دۆخی تەندروستی عوسمان ئیسماعیلی، مەئمورانی ڕژیم ئەو بەندکراوەیان بۆ زیندانی سەقز باسۆتەوە. جێگای ئاماژەیە کە عوسمان ئیسماعیلی نەخۆشی هەناسە تەنگی و دڵی هەیە و بایەخ نەدانی بەرپرسانی زیندان بە دۆخی تەندروستی ئەو چالاکە کرێکاریە گیانی دەخاتە مەترسیەوە. کومیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی سەبارەت بە پاراستنی تەندروستی ئەو چالاکە کرێکاریە هۆشداری دەداتە ناوەندە ئەمنیەتی و قەزایەکانی سەقز و ڕایگەیاندووە کە هەر کێشەیەک بۆ عوسمان ئیسماعیلی دروست بێت ئەوان بە بەرپرسیار دەزانن. مانگرتنی پەرستارانی ژووری نەشتەرگەری لە کرماشان. ڕۆژی یەکشەممە 3 بەفرامبەر پەرستارانی ژووری نەشتەرگەری نەخۆشخانەکانی کرماشان لە ئاستۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان پەرستارانی ژووری نەشتەرگەری لە نەخۆشخانەکانی خومەینی، تاڵەخانی و محەممەدی کرماشان لە ناڕزایەتی بە کەمی تعرفەی پەرستاری دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەتەوە. ناڕازیان ڕۆژی یەکشەممە لە بەردەم ئوستانداری کرماشان کۆبوونەوە و خوازیاری ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی پەرستاری نوێ، کەمکردنەوەی سەعاتی کار، زیادکردنی تعرفەی پەرستاری و چوونە سەرەوەی حەق دەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری. خۆکوژی 5 قوتابی لە ماوەی 50 ڕۆژدا لە ئاودانان. ڕۆژنامەی ئێعتماد ڕۆژی یەکشەممە 3 بەفرامبەر ڕایگەیاند لە 50 ڕۆژی ڕابردوودا 5 قوتابی تەمەن 13 تا 19 ساڵ لە قۆناغی کۆتایی خوێندن لە شاری ئاودانان دەستیانداوەتە خۆکوژی و گیانە لەدەستەوە. بە پێی راپۆرتی ڕۆژنامەی ئێعتماد، ساناز قەمبەری بە تازەیی دەبیرستانی تەواو کردبوو، باران قەمبەری قوتابی ساڵی ئەوەڵی دەبیرستان، ئانیتا نووری تەمەن 17 ساڵ، عەبدوڵڵاهی قوتابی ساڵی دووەمی دەبیرستان و فائیزە سەعادەت دەرچووی دیپلۆمی دەبیرستان، 5 قوتابی خەڵکی ئاودانان لە پارێزگای ئیلامن کە لە کۆتاییەکانی مانگی ڕەزبەری 1402 تاکو سەرەتای مانگی سەرماوەزی 1402 لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. جێگەی ئاماژەیە کە شاری ئاودانان لە ڕەوتی شۆڕشی ژینا یەکێک لە چالاکترین شارەکانی ئێران بووە کە لەلایەن ڕژیمەوە بە سەختی سەرکوت کرا. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی سیاسی خەڵکی سنە لە تورکیا. مەهیار ئەحمەدی چالاکی ژینگەی و بەندکراوی سیاسی خەڵکی سنە کە لە بەرواری 21 خەرمانانی 1402 لە سنووری نێوان هەرێمی کوردستان و تورکیا لەلایەن هێزە سنووریەکانی تورکەوە دەست بەسەرکرا بوو، لەلایەن دادگای شاری حەکاری بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی کورد بە 6 ساڵ و 3 مانگ زیندان محکوم کراوە. بە پێی زانیاریەکان، مەهیار ئەحمەدی بۆ ماوەی چەند مانگ لە زیندانی حەکاریدا بووە و پاش دادگاییکردن بۆ زیندانیوان گواستراوەتەوە.
ناوبراو پاییزی ساڵی ڕابردوو بەهۆی بەشداریکردن لە بزوتنەوەی ژینە لەلایەن هێزانیەکانەوە هەڕەشەی لێکراو ناچار بە کۆچکردن بۆ هەرێمی کوردستان بوو. مەهیار لە هەرێمی کوردستانیش بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی بەرەو وڵاتی تورکیا هەڵات، بەڵام لەسەر سنووردا دەست بەسەر کرا. مەهیار ئەحمەدی لە ساڵی 97 هەتاویش بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 3 ساڵ زیندانی تعلیقی و 3 مانگ زیندانی تەعزیری محکوم کرابوو. ڕێپێوانی خەڵکی سلێمانی بۆ ئازادی ئۆجەلان و چارەسەرکردنی پرسی کورد. ڕۆژی یەکشەممە 3 بەفرانباری 1402 هەتاوی ڕێپێوانێک لە ژێرناوی کەمپەینی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان ڕێگە چارەی سیاسی بۆ پرسی کورد لە شاری سلێمانی بەڕێوەچوو. بەپێی زانیاریەکان چالاکیەکە لە چوارچێوەی کەمپەینی جیهانی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان و چارەسەرکردنی پرسی کورد لە ڕێگەی دیپلۆماسیەوە لە ڕۆژی 10 ئۆکتۆبری ئەمساڵ لەلایەن کوردان و دۆستانیان لە سەرانسەری جیهان دەستی پێکردووە. ڕۆژی ڕابردووش لە درێژەی چالاکیەکانی ئەو کەمپەینە کاتژمێر 12 و 15 خولەکی نیۆڕۆ ڕێپێوانێک لە شەقامی سالم بەرەو باخی گشتی ئەنجامدرا و بەشداربووان بە بەدەستەوە گرتنی پلاکارت ئازادی عەبدوڵڵا ئۆجەلانیان وەک مەرجی چارەسەربوونی پرسی کورد لە باکوور و ڕۆژاوای کوردستان ناوبرد. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 3 مانگی بەفرانبار خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان، ساری، ڕەشت و تاران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی سەنعەتی فولادی ئێران لە ئاسکەمی حەقدەست و مەزایە ناڕازین و داوا دەکەن بیمەی دەرمانی کارامەیان بۆ دابین بکرێت و بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی هەڵوەشێتەوە. خانەنشینکراوان هەروەها خوازیاری گەڕانەوەی سربەخۆیی بۆ سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی فولاد و دەڵێن تا ئەو کاتەی داخوازیەکانیان جێبەجێ دەکرێت درێژە بە کۆبوونەوەات. دەست بەسەرکردنی دەیان ژن و پلۆمپی 20 کافە لە هۆرمۆزگان. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، قەرارگای حاج ئەحمەد متەوەسلیان لە 2 ڕۆژی ڕابردوودا دەیان ژنیان بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حجابی زۆرەملێ لە دوورگەی هۆرمۆز دەست بەسەر کردووە و زیاتر لە 20 کافە و ڕێستۆران بە هەمان بیانوو لە پارێزگای هۆرمۆزگان پلۆم کردووە. بەپێی راپۆرتە زیاتر لە 90 ژن بە بیانووی بێحجابی دەست بەسەر کراون. هۆشدار دراوەتە 380 ژن و 20 کافە و ڕێستۆران پلۆم کراوە. لەو ئۆپراسیۆنەدا هێزەکانی سپا و بەسیج، هێزە ئینتیزامیەکان و حەوزەی ئاخوندی بەشدار بوون و وەجیا لەو 20 کافە و ڕێستۆرانە 4 کۆمەڵی تیجاریش لە بەندرەباس بە بیانی بڵاوکردنی موسیقا داخراون. هەروەها سەردانی 375 یەکەی سنفی کراوە و دوایین هوشداریان پێدراوە. پشتڕاستکردنەوەی حکمی ئەعدامی مجاهد کورکور لە دیوانی باڵای وڵات. نیگار کورکور خوشکی مجاهد ناسراو بە عەباس کورکور لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە لە شاری ئیزا ڕۆژی یەکشەممە 3 بەفرانبار ڕایگەیاند کە حکمی ئەعدامی براکەی لە دیوانی باڵای وڵات پشتڕاستکراوەتەوە. نیگار کورکور هەروەها ڕایگەیاندووە کە پەروەندەی مجاهد لە لەقیەکی دادگای ئینقلابی ئەهوازەوە بۆ دادگای ئینقلابی ئیزا ناردراوە و ئەگەری هەیە سزای لە سێدارەدانی لە داهاتوویەکی نزیکدا جێبەجێ بکرێت. ناوبراو داوای لە چالاکانی مەدەنی و سیاسی و ناوەندەکانی مافی مرۆڤ کرد کە ڕێگە نەدەن مجاهد لە سێدارە بدرێت. جێگای ئاماژەیە کە مجاهد کورکور ساڵی ڕابردوو بە تۆمەتی کوشتنی کیان پیرفەلەک منداڵی تەمەن 9 ساڵی خەڵکی ئیزا لەلایەن هێزانیەکانی ڕەژیمەوە دەست بەسەر کرا. هەرچەند دایک و باوکی کیان بەردەوام ڕایانگەیاندووە کە هێزەکانی ڕەژیم تەقیان لە ئۆتۆمۆبیلەکان کردووە و کیانیان کوشتووە، بەڵام ڕەژیم دەیەوێت بێتاوانێک ئێدام بکات. هەبوونی 7 ملیۆن نەخوێندەوار لە ئێران. سەرۆکی ڕێکخراوی نەهزەتی پەروەردەی کۆماری ئیسلامی ڕۆژی یەکشەممە 3 بەفرانبار ڕایگەیاند 7 ملیۆن و 400 هەزار نەخوێندەواری تەوامان لە تەمەنی 6 ساڵ بۆ سەرەوە هەیە و 2 ملیۆن و 500 هەزار کەسیش کەم خوێندەوارن. عەلی ڕەزا عەبدی لە وتوێژ لەگەڵ میدیاکانی ڕژیم داوتی
مەبەست لە کەم خوێندەوار ئەو کەسانن کە تا 2 یان 3 سەرەتایی دەرسیان خوێندووە و نەیانتوانیوە کلاسی شەشەمی قۆناغی سەرەتایی تاوکەن. ناوبراو ئاماژەی بە هۆکاری دوورکەوتنەوەی قوتابیان لە خوێندن نەکردو، تەنیا باسی لە بەرنمەکانیان بۆ پەروەردەی بەندکراوانی نەخوێندەوار کردووە. لای هەموو کەس ڕوونە کە بێکاری و هەژاری بنەماڵەکان هەروەها خصوصی سازیەکانی ڕژیم لە سیستمی پەروەردە وای کردووە ملیێنان قوتابی واز لە خوێندن بێن و ڕوو لە بازاڕی کار بکەن تاکو بتوانن یاریدەدەری باوکیان بۆ دابینکردنی پێداویستەکانی ژیان. ناڕزایەتی خەڵکی غەزە دژ بە چەکدارانی حەماس. ڕۆژی یەکشەممە 3 بەفرامبەر دانیشتوانی ئاوارەی غەزە دژ بە کوشتنی لاوێک لەلایەن چەکدارانی حەماسەوە خۆپیشاندانیان کردو لەگەڵ هێزەکانی ئەو گروپا تێکەڵچوون. ڕۆژی ڕابردوو کاتێک یارمەتیەکانی ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان گەشتە کەرتی غەزە، چەکدارانی حەماس دەستیان بە سەرداگرت و تەقیان لە خەڵک کرد. بەهۆی دەستڕێژی گولەی چەکدارانی حەماس لاوێک گیانی لەدەستا و چەند کەسی دیکەش بریندار بوون. خەڵک کاتێک هەڵسوکەوتی هێزەکانی حەماسیان بینی هێرشیان کردە سەر کەلوپەلەکان و لەگەڵ چەکدارانی ئەو گروپە بەشەڕات. خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە ژاپۆن و مەراکش. لە ئەنگرانی فلەستین و دژبەرانی شەڕ لە وڵاتانی ژاپۆن و مەراکش ڕۆژی یەکشەممە 3 مانگی بەفرامبەر دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوو. بە پێی راپۆرتەکان دژبەرانی شەڕ لە شاری تۆکیۆی ژاپۆن لە کۆبوونەوەیەکدا داوایان لە کۆمەڵگای جیهانی کردووە کە ژێنۆسایدی خەڵکی فلەستین لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە ڕابگرن و ڕێگە بدەن یارمەتیە مرۆیەکان بگاتە دەستژنان و منداڵانی لێقەوماوی ئەو شەڕە. هەروەها لە وڵاتی مەراکش هەزاران کەس بە دروشمی شەڕ ڕابگرن ڕژانە سەر شەقام و داوایان کرد بە زووترین کات ئاگربەستی هەمیشەی ڕابگەن و چیتر ڕێگە نەدەن خەڵکی فلەستین لەوە زیاتر کۆمەڵکۆش بکرێت. کوژران و برینداربوونی دەیان فلەستینی دیکە لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی یەکشەممە 3 بەفرامبەر هێرشە زەمینی و ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر باکوور و باشووری غەزە بەردەوام بوو و لە ئوردوگای مەغازی زیاتر لە 7 فلەستینی گیانیان لەدەستا. ئەرتەشی ئیسرائیل داوای لە میسر کرد هێزەکانی لە نزیک سنووری ڕەفاح دوور بکاتەوە لەبەرەوەی کە هێرشی زەمینی ئەرتەش لەو ناوچەیە دەست پێ دەکات. هەروەها ئوردوگاکانی بەریح و مەغازی، ناوەندەکانی خان یونس و شاری غەزە و ئوردوگای جەبالیا بە چڕی بردومان کرا و تەنیا لە ئوردوگای مەغازیدا زیاتر لە 7 فلەستینی گیانیان لەدەستا و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. لە بەرامبەردا ڕێژەی سەربازانی کوژراوی ئیسرائیل بۆ 154 کەس هەڵکشا و بنکەکانی حیزبوڵڵای لوبنان بۆ جارێکی دیکە بردومان کرا. شانی باسە کە ئاژانسی یارمەتی و کاری نەتەوەیەگرتووەکان سەبارەت بە دۆخی خراپی 50,000 ژنی دووگیانی فلەستین لە کەرتی غەزە هۆشداریدا و ڕایگەیاند کە ڕۆژانە 180 منداڵ لەو باریکەیە بە دنیا دێت. وا دوا هۆڵمان سەبارەتە بە چوونەسەرەوەی ئاماری مردنی ژنانی دووگیان لە ئەفغانستان. نەتەوەیەگرتووەکان ڕۆژی یەکشەممە 3 بەفرامبەر لە راپۆرتێکدا ڕایگەیاند هەر 2 ساعات ژنێکی دووگیان لە ئەفغانستانی ژێردەسەڵاتی حکوومەتی تاڵبان گیانی لەدەستدات. بەو تێی ڕێکخراوی پزیشکانی بێسنوور پاش بەدەسەڵات گەشتنی تاڵبان لە ئەفغانستان سیستمی بێداشت و دەرمان لە وڵاتە داڕماوە بە تایبەت لە بەشی زایمانی نەخۆشخانەکاندا دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری پێش و دوای بە دنیا هاتنی منداڵ نییە. بە پێی ئاماری ڕێکخراوی جیهانی بێداشت لە ساڵی 2017 زاینی لە هەر 100,000 زایمان لە ئەفغانستان 638 ژن گیانیان لەدەستاوە لە حاڵێکدا پاش بەدەسەڵات گەشتنی تاڵبان ئەو ئامارە بۆ 5,000 مرگ زیادی کردووە. ئەو ئامارە بە وڵاتێکی وەکو ئەمریکا 19 مرگ لە هەر 100,000 زایمانە. بەڵە بینێرانی عزیز و خۆشەویست کە شێوەڵەکانتان پێشکەش کرا. فەرمووبینینی رێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.